پێش 150 ساڵ لەمە پێش زەوی سەدەیی تازە پڕ لە داهێنانی مەزنی بەخۆیەوە بینی کە لە ڕێگەی ئەوەوە چەندین داهێنانی جۆراوجۆر کرا و شێوی ژیانی ئێمە تێدا گۆڕا کە سەرەتای ئەو چیرۆگەش لەلایەن کەسێکی سڕبی بە مێشێکی نوێگەری و ئازاد نووسیوێتی کە بە تێسلا ناسراو. چیرۆشی ئەو نیکۆلای چییە کە ژیانی تاوی مرۆڤایەتی گۆڕی و ئایا چ پەیوەندیەکی بە تۆماس ئەدیسۆن و ئالبەرت ئاینشتاینەوە هەیە و ئایا ڕاستی داهێنانیەکانی و وزەی خۆڕایی چییە؟ ئێمە لەم ڤیدیۆدا باسی سەرەتای مێژووی و چەندین بەڵگەنامەی گرنگ و نهێنیتان بۆ دەکەین وەروە چەندین ڕوودا و داهێنانی شارە و نهێنی داهێنەر نیکۆلا تێسلاتان بۆ باس دەکەین. بەڵام پێش ئەوەی دەست پێ بکەین تکە لایکی ڤیدیۆگە بکەن و سابسکرایبی چاناڵەکەشمان بکەن و هیوادارم تا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵمان هەبن. لە ساڵی 1856دا لە شێوێکی ڕەشەباویدا تێسلا لە کرواتیا لەدایک بوو کە دایک و باوکیشی سڕبی بوون کە ئەو شەوەی ئەوی تێدا لەدایک بوو شێوێکی پڕ لە سەختی و ڕەشەبا هەورە بروسکە بوو کە ئەوە شوای لە مامانەکە کرد بڵێت ئەم منداڵە ئەگەر بژیت ئەوە منداڵێک دەبێت لە ڕەشەبا و دایکیشی جوابی دایە و گوتی منداڵێک دەبێت لە بروسکە. وام قسانش سەرەتای بوو بۆ داهاتوویەکی ڕۆشن. نیکۆلا لە سەرەتای ساڵانی منداڵیدا تووشی نەخۆشی کۆلێرا دەبێت بەڵام بە شێوێکی زۆر سیرچاک دەبێتەوە دوای ئەوەی باوکی ڕازی دەبێت کە کوڕەکەی تێسلا نەبێتە قەشە و لە جیاتی ئەوە بچێتە قوتابخانەی ئەندازیاری. ڕۆژەکان بە خێرایی ڕۆشن و تێسلا بە خێرایی گەورە و وەچووە قوتابخانەی ئەندازیاری کە لەوێ تواناکانی بەشی کارکردنی هاوکێشە ئەڵۆزەکانی بیرکاری بەردەرخست بەڕادێک کە مامۆساکان بەوە تۆمەت باریان کرد کە گزی ئەنجام دابێت سوکە شیکارکردنەکانی ئەو نەورد بوون کە وەسف ناکرێت. تێسلا لە چاوپێکەوتنەکان و سەرچاوەکاندا دەڵێت کە نەخۆشی وای لێ کردووە چەندین شت لە داهاتووە ببینێت هەروە مێشی چەندین داهێنانی نەخشاندووە کە لەو کاتەدا هیچیان بوونی نەبووە سەرڕای ئەوەی کە قوتابێکی لە هاتوو بووە بەڵام لە کۆتاییدا وازی لە قوتابخانەی پۆلیتەکنیکی بۆ ئەندازیاری هێنا و دوای ئەوە چوو بۆ پەیمانگەی گراتسێ وە زانکۆی پاریس و لە کۆتاییدا بوویە ئەندازیارێکی کارەبای لێ هاتووی سەرکەوتوو. بەڵام لە بێبەختی خۆی دوای ئەوە لە ساڵی 1882دا خۆی لە کۆمپانیای کوانتێتال ئەدیسۆن دەبینێتەوە کە خاوەنەکەی زانا تۆمات ئەدیسۆن بووە و بە پێچەوانەی تێسلاوە ئەدیسۆن زۆر بەبەخت بووە بۆی کە بە تێسلا گەیشت. ئەدیسۆن خاوەنی دوو کۆمپانیا بوو کە یەکیان لە نیویۆرک بوو و ئەوەی تریان لە پاریس و هۆکاری سەرەکیەوەی کە تێسلا بچێت لە کۆمپانیاکەی ئەدیسۆن کار بکات دەگەڕێتەوە بۆ داوایەکی ئەندازیاری بۆی ئەو کێشە تەکنیکی هێڵە ئاسنیەکان بدۆزنەوە کە ئەو کێشەیە هەرایەکی گەورەی نەبووە و تەنانەت ئەندازیارە شارەزا و لێهاتووەکانیش پێیان چارە نەدەکرا و دەستەی بەڕێوەبەرایەتی بڕی 25,000 دۆلاریان دەکردە دیاری بۆ ئەو کەسەی بتوانێت کێشەکە بدۆزێتەوە. بەڵام ئەوەی سیر بوو تێسلا تەنها کێشەکەی نەدۆزیەوە بەڵکو چاکیشی کردەوە. بەڵام کۆمپانیەکە بابەت نەبوو لە بەجێهێنانی وعدەکەی و بیرۆکەکەی تێسلاشان دزی و تێسلاش دەست بەجێ دەستی لە کار کێشەوە. و بۆ جاری دووەم کۆمپانیای ئەدیسۆن تووشی چەندین کێشەی ئەندازیاری تر بوویەوە لەو ماتۆڕانی کە هەڵدەسان بە دروستکردنی تەزوی کارەبایی ڕاستەوخۆ و ئەدیسۆن بڕی 50,000 دۆلاری دەکردە دیاری بۆ هەر کەسێ بتوانێت ئەو کێشەیە بدۆزێتەوە و چاری بکات. و بۆ جاری دووەم تێسلای گەنج هەڵدەسێت بە چارەسەرکردنی کێشەکە و توانی لە ماوەی 6 مانگدا کێشەکە بدۆزێتەوە و چارەشی بکات کە ڕۆژانە نزیکە 18 کاتژمێر کاری دەکرد. و ئەو کاتەی تێسلا داوای پارەکەی لە ئەدیسۆن کرد ئەدیسۆنیش بە شێوەیەک جوابی دایەوە کە بە تەواوی ژیانی تێسلا ناتوانێت لە بیری بکات. ئەدیسۆن دەڵێت ئەو دیاری ئێمە دیاریمان کرد بوو تەنها بۆ خۆشی بوو بەڕاستیشمان نەبوو و دوای ئەوە تێسلا ڕاستەوخۆ دەست لە کار دەکێشێتەوە ئەوێ بەجێ دەهێڵێت. لە کاتەکانی ژیانیدا تێسلا کە خاوەن یەکێک لە باشترین مێشەکانی سەدەی خۆی بوو لە چەندەها شوێنی جیاواز کاری دەکرد و بە چەندەها شێوەی جیاواز دەخەوت تەنانەت بە کرێش کاری دەکرد بۆ ئەوی قوتی ڕۆژانی دابین کات و بۆ ماوەی 1 ساڵ بەو شێوەیە ژیانی بەڕێ کرد. بەڵام لەو ماوەدا گەشت بە داهێنانێکی گەورە لە بواری کارەبادا و لەو ماوەی کە تێسلا لە کارگەکانی ئەدیسۆن بەڕێ کرد بوو بۆی دەرکەوت بوو کە بەرهێنانی کارە بە تەزوی ڕاستەوخۆ ئەوە ڕێگەیەکی بێسوودە و لە مێشی خۆیدا ماتۆڕێکی دروست کرد کە کارەبای بە وزەی گۆڕا و دابین دەکرد و فەرقی ئەم دوانە ئەوە بوو کە ماتۆڕەکانی تەزوی ڕاستەوخۆ لە مەودای 1.5 میلە ئیشانە کرد واتە دەبوو لە هەر میلیونیەکە ماتۆڕێکی نوێ دابنێن لە کاتێکدا بەرهێنانی کارەبا بە تەزوی گۆڕا و ئەوە یەک ماتۆڕی بەسە بۆ ئەوی تەواوی شارێکی پێڕووناک بکرێتەوە و ئەم بیرۆکەیەش داهاتی مرۆڤایەتی دەهۆڕێت. بەڵام پێویستی بە کەسێک بوو تا بتوانێت لە ڕووی مادیەوە پشتگیری بکات و دوای ئەوە تێسلا توانی پەیوەندیەکانی لەگەڵ دوو بازرگاندا باش بکات و ئەوەش بووە هۆی دروستبوونی کۆمپانیای تێسلا بۆ گڵۆپی کارەبایی و بەرهێنان.
بەڵام بۆ جاری سێم تێسلا فێڵی لێکرا دوای ئەوەی هاوبەشەکانی بڕیاریاندا تەواوی کارەکانیان بکەن بە خۆزمەندگوزاری دابینکردنی کارەبا و بەوەش تەواوی بیرۆکەکانی کۆمپانیا و سەرجەم داهێنانەکانی تێسلایان دزی و چون کۆمپانیایەکی تریان دروستکرد لە ساڵی 1886دا و ئەوەش وای لە تێسلا کرد نەبێتە خاوەنی هیچ شتێک و لەگەڵ سەرجەم ئەو شتانەدا تێسلا کۆڵی نەدا. لە ساڵی 1887دا تێسلا چای بە دوو سەرمایەدار کەوت و دوای ساڵێک بووە خاوەنی دوو بڕوانامە بۆ تەزوی کارەبای گۆڕاو و دوای ئەوەش شەڕی تەزووەکان دەستی پێکرد لە بینی ئەدیسۆن کە خاوەنی تەزوی ڕاستەخۆ بوو و تێسلاش کە خاوەنی تەزوی گۆڕاو بوو. لەو کاتەدا جۆرج وێستینگهاوس کە خاوەنی کۆمپانیای وێستینگهاوسە پشتگیری لە تەزوە گۆڕاوەکەی تێسلا کرد. هەرچەندە تەزوی ڕاستەخۆ لەو کاتەدا بەڵبڵاوتر بوو بەڵام بۆیە تەزوی گۆڕاوی هەڵبژارد چونکە دەویست کارەبا بۆ مەودایەکی دوور گوازێتەوە و بۆ هۆی ئەو ململانەی لە نێوان ئەم دوو تەزۆدا هەبوو هەردوولان لە نرخەکانیان وەکو یەکیان لێ هات و ئەو ژوای لە وێستینگهاوس کرد پێشنیارێک بخاتە بەردەمی تێسلا بۆ ئەی سەرجەم بیرۆکەکانی کارەکانی پێ بفڕۆشت بە نرخی $1 ملیۆن. وەروە $1 بەرامبەر یەک هێزی ئەسب کە ماتۆڕەکان بەرهەمی دێنن و تێسلاش دەست بەجێ بەوە ڕازی بوو و بەوەش قۆناغێکی نوێ لە ژیانی تێسلا دەستی پێکرد. ئەدیسۆن وردە هەستی دەکرد کە خەریکە سەردەمی ئەو لە بواری کارەبادا بەرەو لە ناو چوون دەچێت چونکە ماتۆڕەکانی تێسلا جیهانی بەرەو قۆناغێکی نوێ بردبوو و ئەدیسۆن پەنای بردە بەر دادگا و داوایەکی لەسەر تێسلا تۆمار کرد کە لە داواکە هاتبوو کە تێسلا بیرۆکەکان و داهێنانەکانی ئەوی دزیەوە بەڵام زۆر بە ئاسانی داواکەی دۆڕان چونکە سەرجەم داهێنانەکانی ڕاستەن بوون و تازەش بوون و هەمووی بیرۆکەی خۆی بوون و دوای ئەوەی ئەدیسۆن دۆڕا پەنای بردە بەر جەنگی ڕاگەاندن بۆ ئەوەی تێسلا و داهێنانەکانی بشکێنێت و لە بەرچاوی خەڵکی بخات و لە کاتێکدا کە خۆی زۆربەی فکرەکانی تێسلای دزی بوو و لە کارەکانی خۆی دەبەکاری دێهێنایەوە. سەرڕای ئەوەش تێسلا توانی وردە لە جەنگی تەزوەکاندا سەرکەوتوو بێت. لە ساڵی 1893دا لە شاری شیکاگۆ پێشەنگای کۆڵۆمپی جیهانی کرایەوە و تێسلاش تێیدا بەشداری کرد و تێسلا توانی تەواوی پێشەنگاکە بە گڵۆب ڕووناکە بکاتەوە و ژمارە ئەو گڵۆپانەی بەکاری هێنابوو لەوە زیاتر بوون کە لە شاری شیکاگۆ هەبوون و سەرجەم ئامادەبوانی بە کۆمەڵێک داهێنان سەرسام کرد وەکو ئەو گڵۆپانەی بەبێ ئەوەی واری پێوە بێت ئیش بکات وەروە دروستکردنی بروسکەی دەست کرد و تێپەڕاندنی ملیۆنان ڤۆڵت بەناو لاشیدا و ئەوەش سەرکەوتنی گەورە بوو بۆ تێسلا و نازنایی پیاوی داهاتی وەرگرت و ئەو کورسی فارادەیان پێشەش کرد و بەوەش داهێنانەکانی تێسلا زۆر لە پێش ئەوانی ئەدیسۆن بوو و ئەدیسۆن نەیدەتوانی ئەو ڕاستیە قبوڵ کات و لە ساڵی 1895دا ئۆفیسەکەی تێسلا ڕوبەڕووی سووتان بوویەوە و سەرجەم بڕوانامەکان و بڕوانایمەی داهێنانەکانی لە ناوچوون کە دواتر زۆربیان درایە ئەدیسۆن و سەرجەم کارەکانی 10 ساڵی ڕابردووی بەزایە چوو و ئەوە ژوای کرد تێسلا بە تەواوەتی ئیفلاس بکات. دوای ئەم ڕووداوە خەڵکی چاوەڕوانیان دەکرد تێسلا بڕوخێت بەڵام لە ماوەی نیو ساڵدا تێسلا توانی سەرجەم داهێنانەکانی لە یادەوەریە بەهێزەکەی و بهێنێتەوە و توانی سەر لە نوێ هەڵسێتەوە و دواتر تێسلا یارمەتی کۆمپانیای وێستینگهاوسیدا بۆ ئەوی گرێبەستێک بباتەوە بۆ بەرهەمهێنانی کارەبا لە تافگەکانی نیگارە. ئەوە ژوای کرد یەکەم و گەورەترین وێزگەی کارەبایی مەودا دوور دروست بکرێت لەسەر ئاستی جیهاندا و ئەوە ژوای کرد تێسلا $100,000 وەربگرێت و بۆش توانین تاقیقێکی زانستی تایبەت بە خۆی دروست کات و تاقیقەکەشی لە بینای ژمارە 46 شەقامی وەتسۆن دروست کرد و لە دوای ئەوەش تێسلا توانی نیشاندارێکی میکانیکی دروست کات بۆ پێداویستین زرنگانەوەی دیاریکراو بەڵام دواتر ئەم داهێنانە بووە چەکێکی نهێنی بۆ دەوڵەتە گەورە و بەهێزەکان. ئەم داهێنانەی شەپۆلێکی ڕێک و یەکگرتووی دروست دەکرد کە بۆ هۆی دروستکردنی لەرینەوەیکی گەورە کە لەو شوێنەی بەکاردەهێنرا بۆ کاتی تێسلا تاقیکردنەوەکەی کرد ئەوەنە لەرینەوەکە گەورە و فراوان بوو کە بۆ هۆی ڕوخانی پردی بڕۆکلن لە ماوەی 2 خولەکدا کە ئەوەش لە هەمان کاتی تاقیکردنەوەکەی تێسلا ئەوە ڕوویدا لە ساڵی 1898دا و لە هەمان کاتەدا زەمین لەرزەیەک لە ناوچەکە ڕوویدا. ئەو داهێنانە لەم ڕۆژاندانە لەلایەن هەندێک وڵاتەوە بۆ زەمین لەرزەی دەستکرد بەکاری دەهێنن. ئیتر دانی ئەدیسۆن نەدەبیسترا لە بەرامبەر سەرکەوتنەکانی تێسلا و تێسلاش ڕێگەی دەبڕی بۆ ئەوی سوود لە وزەی بروسکە ببینێت بۆ ئەوی کارەبای پێ بەرهەم بهێنێت و لە ساڵی 1889دا تێسلا بەرەو ناوچەی کۆلۆرادۆ بەڕێکەوت کە ناوچەیەکی کراوە بوو وەروە کە شوهای تێدا بە خێرایی دەگۆڕا و لەوێ تێسلا تاقیگە بەناو بانکەکەی دروست کرد کە خاوەنی بەناو بانکترین وێنەی فۆتۆگرافیە لە جیهانە و توانی ماڵتۆڕێکی کارەبایی دروست بکات کە دەیتوانی بروسکی کارەبایی تێدا هەڵبگرێت و چەندین ملیۆنان ڤۆڵتی بە لەرەلەری 150 هرتز بەرهەم بهێنێت و ئیتر لەو کاتەیە گەشت بە بەرهەمهێنانی کارەبای خۆڕایی بێتەل و بۆ دڵنیابوونەوەش هەڵسا بە دانانی چەندین گڵۆب لەسەر زەویدا و بە لێدانی هەورە بروسکە بۆ بروسکە وەرگرەکەی تاقیقەکەی توانی ئەو وزەیە بگۆڕێت بۆ سێ هەندەی وزە سەرەتایەکەی و ئەنجامی تاقیکردنەوەکەی زۆر لەوە گەورەتر بوو کە چاوەڕوانی دەکرد کە سەرجەم گڵۆپەکانی شارێکی ڕووناکردەوە کە 100 کیلۆمەتر لە شوێنی تاقیقەوە دوور بوون و دوای ئەم تاقیکردنەوە تێسلا گەشت بە بڵاوکردنەوەی کارەبا بە شێوەی بێتەل و خۆڕایی و تێسلاش دەیگوت کە ئەمە تەنها کارەبا بۆ سەرانسەری جیهان دابین ناکە بە خۆڕایی
بەڵکو دەتوانرێت بۆ پەیوەندیە بێتەلەکانیش سوودی لێ وەربگیرێت. لە ساڵی 1901دا توانی بانکی جێبێ مۆرگان ڕازی بکات بۆ ئەوەی تاوەرێکی بۆ دروستکەن لە شاری لۆنگ ئایلەندی ئەمریکی و گوتی دەتوانێت لە ڕێی ئەم تاوەرەوە کارەبا بۆ سەرانسەری جیهان دابین کات و لەگەڵ ئەوەشدا خەونەکەی نەهاتەتی و نەیتوانی لە تاقیکردنەوە سەرەتایەکانی سەرمایەدارەکان ڕازی بکات و دوای ئەوەش دەست بەجێ بانکە کەشت کشایەوە چونکە سەرکەوتی ئەم پرۆژەیە زیانی چەندین ملیار دۆلاری لە ساڵێکدا لێ دەکەوێتەوە لەبەر ئەوەی ئەو کاتە سەرجەم دانیشتوانی جیهان دەبنە خاوەنی کارەبای خۆڕایی و بێ ئەوەی 1 دیناریش بن. و تێسلا ژۆک و دیارە کەسێکی کۆڵەدەرە لە ساڵی 1950 پارچە زەویەک بە یارمەتین کۆمپانایەکی سەرمایەدار لە ناوچی لۆنگ ئایلەند کڕی و پرۆژە وەڕنسلیڤی لێ بەرهەمهێنا کە ئەم پرۆژەیە ئامێرێکی پەخشکردم و کە لە مس دروستکرابوو کە وەک ئامێری گەورەکردنی دەنگکاری دەکرد بەڵام ئەمان تەزوی کارەبای بۆ ملیۆنان ڤۆڵت گەورە دەکرد کە تێیدا پشت بە لێرینەوەی ناوەکی بەرگی ئایۆنی دەبەست. و تێسلاش پرۆژەکەی تاقیکردە و توانی ئاسمان بۆ چەندان هەزار کیلۆمەتر ڕووناک بکاتەوە بەڵام کۆمپانیاکەی ئەم پرۆژەی ڕەتکردەوە و دەست بە یارمەتیەکانیشی بۆ تێسلا وەساند و ئەو تاوەرەی داخست کە سەرەتایەک بۆ کارەبای خۆڕایی بۆ جاری دووەم. دوای ئەم ڕووداوە تێسلا لە ساڵی 1970 بڕیاریدا تاقیکردنەوەیکی مەترسیدار تاقی بکاتەوە. تاقیکردنەوەکەش ئەو بوو وزەی کارەبا لە ڕێگەی بەرگی ئایۆنیەوە بگوازێتەوە کە بۆ شتێکێکی بروسکەی دەستکرد دروست دەبێت و بۆ ئەوەی هیزیانێکی گیانی نەبێت تێسلا بڕیاریدا تاقیکردنەوەکە لە شوێنێکی چۆڵ ئەنجام بدات و بۆ ئەوەش ناوچەی سیبیریای هەڵبژارکە دەکەوێتە وڵاتی ڕووسیا و توانی بڕێکی زۆر لە وزەی کارەبا لەسەر شێوی بروسکە بنێرێت و ئەو شوێنی دیاری کردبوو وێرانی بکات و نیوەی خەڵکی ناوچەکەش ئەو ڕووناکیان بینی کە لە ئەنجامی تاقیکردنەوەکە دروست بوو و ئەم تاقیکردنەوە یەکێک بوو لە هەرە تاقیکردنەوە شارەوە و گرنگەکانی تێسلا و دوای تاقیکردنەوەکە بەڵێ نامێکیان بە تێسلا پڕ کردەوە بۆ ئەوی ئەم تاقیکردنەوە لە هیچ کەسێک باز ناکات و ئەو کاتەش ڕایانگەن کە نەزێکی گەورە بەر ئەو ناوچەیە کەوتەوە و ئەم چیرۆکە نزیکەی 50 ساڵ لە خەڵکی شارە و دوای ئەوە تێسلا خراژێر چاودێری لەلایەن هەواڵگریە نێودەوڵەتیەکانەوە و ئەم تاقیکردنەوەش سەرەتایەک بوو بۆ یاری پێکردن بە کەشوها کە لەمڕۆدا بە پرۆژەی هارب ناو دەبرێت کە تاوەکو ئێستا هەندێک کەس ئەم پرۆژەی هاربە بە شتێکی خەیاڵی دادەنێن و ئەوە شتاکەشن نەبوو کە تێسلا دروستی کرد. تێسلا توانی ئامێرە دروست کات بە ناوی تیشکی ئاشتی کە تیشکێکە توانای تێشکانی سەدام فڕۆکە و کەرەستی جەنگی هەیە لە دوورەوە و ئەوشان بیر نەچێت کە تێسلا کەسێک بۆ ڕقی لە جەنگ بووە زۆربەی داهێنانەکانیش دەشاردەوە لە ترسی ئەوەی لە بواری سەربازیدا بەکار بێت دواتر. و دوای ئەم تاقیکردنەوە بە 5 زانە ئیتاڵ مارکۆنی خەڵاتی نۆبڵی وەرگرت بۆ پەرەپێدانی ئامێری ڕادووی کە لەسەر توێژینەوەکانی تێسلا بۆ پەیوەندیە بێتەلەکان ئەنجامیدا بوو و تێسلا داوایەکی بۆ دادگا بەرز کردو لەسەر ئەوەی کە بیرۆکەکانی ئەویان دزیەوە بەکاریان هێناوە بەڵام دادگا ئەم داوای دەست بەجێ داخست و تێسلا شەڕێکی نوێ لە ژیاندا دۆڕان. تێسلا دوای ئەوەی ئەو هەموو داهێنانی لێدزرا هەستی بەدڵتەنگێکی زۆر دەکرد و دوای ئەوە لە پارکی ماتسیۆن سکوێر هەڵسا بە پێشکەشکردنی داهێنانێک لە بواری کۆنتڕۆڵکردنی بێتەل لەسەر کەشتێک کە ئەوش داهێنانێکی زۆر گەورە سەسوڕهێنەر بوو بەڕادەیەک سەسوڕهێنەر بوو ئەوانەی لەوێ ئامادە بوون دەیانگوت ئەوە فێڵ لە جیاتی ئەوی ستایشی بکەن و دەستخۆشی لێ بکەن ئەوە بە درویان خستەوە و گاڵتیان پێکرد و واسفیان دەکرد مامەڵە لەگەڵ ژنۆکە و خێودا بکات و دواتری شەڵسە بە پەرەبێدانی ماتۆڕێکی کارەبای بۆ ئەوی چیتە سیارە بە بەنزین ئیش نەکات و بە کارەبا ئیش بکات و ئەو کاتەش زۆر بە توندی بەرامبەر ئەو بیرۆکەی وەسان چونکە زیانێکی ئەشگا زۆر لە سەرمایەداران دەدات و دوای ئەوە تێسلا بڕیار دەدات بچێتە خەڵوەت و خۆی تەنیا بکات لە تاقیکردنی خۆیدا و ئەگەر وا دەزانی دوای ئەم هەموو داهێنانە تێسلا گەشتۆتە کۆتایی بیرۆکەکانی ئەوە دەبێت بزانی ئەوە تەنها سەرەتایەک بوو چونکە زۆر مەزن و سەیر و باوەڕ پێ نەکراون بەمەش گەشتنە کۆتایی بەشی یەکەمی چیرۆکی تێسلا و لە هەفتەکانی داهاتوودا بەشی دووەمتان لە چیرۆکی بۆ دادەنین و داهێنانە شارەوەکانی تریتان بۆ ئاشکرا دەکەین هەر لە گواستنەوەی دەرونی و تاقیکردنەوە نهێنیەکەی ئانیشتان لە فیلادلفیا و نهێنی گردون و تا لە کۆتایی ژیاندا چی لێ هات پێش ئەوەی دیار نەمێنێت و لەگەڵ چەندین شتی تردا بەم زوانە چاوەڕوامان بن و لە ئەمانەتی خوددادا بن.